بۆ کەسی دیندار و بە مەبدە واللهی ژیان ئەمجا زۆر قورسترە بە تایبەت پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت لە هەموو کەس زیاتر ئەشکەنجیان لە ژیانە بینیوە ناڕەحەتیان چێشتووە دوای ئەوە سەحابەکان ئەمجا زانایانی پایەبەرزی ئیسلام ئەمجا ساڵحان و خواناسان و ئەولیایان و دۆستانی خوا پاشان تەواوی چینی ئازادی خوازی ناو مرۆڤایەتی تەنانەت ئەوانەی موسڵمانیش نەبوون بەس ئازادی خواز بوون بۆ مرۆڤایەتی ئەوانەش چەرمەسەری و ناڕەحەتی زۆریان لە ژیانە توش بووە پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرایەتی 214 دەفەرمێ ئەم حەسیبتم ئەن تەدخولوا الجەنەتە ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله ألا إن نصر الله قريب عادتان يبسنا بهشتوا بۆ بەهەشت هەر ئەوەندە ئاسانە نەبەخوا ئەلا ئینە سیلعەتە اللهی غالیە تۆ تا 100 مەتر زەوی لە شوێنێکی باشی ئەم شارەدا دەکڕی ئەگە بە پارەی حەڵاڵ دەستت بکەوێ واللهی عەرەقی ڕەش و شینت دەرداوە ساڵانێک ڕەنجت داوە ئەمجا بوویتە خاوەنی خانوویەک ئەی باشە تۆ بڵێ کۆشکەکانی بەهەشت هەروە ئاسان بن باخ و باخاتەکانی بەهەشت هەروە بەلاش بن هەروە بە ئاسانی دەستت کەون نەوەڵڵا ئەم حەسیبتم ئەن تەدخولوا الجەنە وا دەزانن کاڵای خوا کە بەهەشتە هەروە ئاسانە لە کاتێکە گەلانی پێش ئێوە لە قورئاندا نمونەکەی باس کراوە مەسەتهم البەئساء والضەڕاء وزلزلوا تووشی هەژاری بوون ئەو خواناسانە ئەو ساڵحانە لە پێناوی پاراستنی عەقیدە و دین و ئیمانەکەیاندا ئامادە نەبوون تووشی دنیای حەرام بن بە حەڵاڵیش هەر ئەوەندەیان دەستکەوت بەشێکی ژیانیان بە هەژاری بەسەر برد والضەڕاء تووشی نەخۆشی بوون تووشی ئازار و ئەشکەنجەی جەستەیی بوون وزلزلوا تووشی نەهامەتی زۆر هاتن لە ژیاندا حتا ئەوەندە ناڕەحەتیەکان لەسەریان زۆر بوو پێغەمبەری ئەو سەردەمە پێغەمبەران و شوێن کەوتوەکانیان حتا يقول الرسول والذين آمنوا معه ئەو ئیماندارانش کە لەگەڵ پێغەمبەرەکەدا بوون کە یەقینیان هەبوو خوا دەرگایان لێ دەکاتەوە سەریان دەخا ئەوەندە گەیشت بۆ تینیان وتیان مەتا نەسر الله ئەرە کەی سەرکەوتنی ئەڵڵامان بۆ دێ خوایە کەی دەرگایەکی ڕەحمەتمان لێ دەکەیتەوە ئەلا